24 Ağustos günü gelmeden önce. تورکیا دەڵێت ڕۆژاوای ڕووباری فرات هێڵی سوورە و یەپەگە ناتوانێت ئەو هێڵە ببەزێنێت. ئەحمەد داودۆغڵۆ پشتڕاستی کردەوە. سوپای تورکیا لە ماوەی ڕابردوودا دوو جار بردومانی هێزەکانی یەپەگەیان کردووە لە ڕۆژاوای کوردستان. داودۆغڵۆ ڕایگەیاند پێشتر هۆشداری هەنداوەتە یەپەگە کە نابێت بچنە ڕۆژئاوای فراتەوە، بەڵام یەپەگە هۆشداریەکەی تورکیایان جددی وەرنەگرتووە، بۆیە بردومان کراون. لە بەرامبەردا ناوەندی چاپەمەنی یەپەگەش بڵاوی کردوێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا سوپای تورکیا چەند جارێک هێزەکانی یەپەگەیان بردومان کردووە و لە ناوچەکانی گرێسپی و کۆبانێ. بەپێی ڕاگەنراوەکەی یەپەگە هیچ کام لەو شوێنانەی تورکیا بردومانی کردوون ناکەونە ڕۆژاوای ڕووباری فراتەوە، بەڵکو ئەو ناوچانە دەیان کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی فراتەوە دوورن. وتەکانی داودۆغڵۆ لە ناوخۆی تورکیا و باکووری کوردستانی شکاردانەوەی لێکەوتەوە. سەلاحەدین دەمێرتاژ هاوسەرۆکی هەدەپە لە وەڵامی هەڕەشەکانی داودۆغڵۆ بۆ سەر یەپەگە ڕایگەیاند هەموو باڵندەیەک گۆشتەکەی ناخورێت، یەپەگەش ئەو باڵندەیە نییە کە گۆشتەکەی بخورێت. سەردەمی ئەو جۆر هەڕەشانە بەسەر چووە و یەپەگە ڕۆژئاوای فراتیش کۆنتڕۆڵ دەکات. داودۆغڵۆش هیچی پێناکرێت تەنها ئەوە نەبێت کە تووشی شۆک دەبێت. دەمێرتاژ ڕاشیگەیاند چەند ساڵێکە ڕۆژاوای فرات لە کۆنتڕۆڵی داعشدایە، بەڵام تورکیا یەک جاری ژێرشی نەکردوتە سەر داعش. بەڵام ئێستا داودۆغڵۆ دەڵێت پەڕینەوەی یەپەگە بۆ ئەو ناوچەیە هێڵی سوورە، ئەوەش دەیسەلمێنێت کە تورکیا پشتگیری داعش دەکات. دەمێرتاژ ئاماژەی بەوەش داوە داودۆغڵۆ و بەرپرسانی تورکیا بە جۆرێک قسە دەکەن کە کەسێک نەزانێت. تورکیا ئیداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا و بێپرسی ئەوان چۆلەکە ناتوانێت بفرێ، بەڵام نازانن کە چۆلەکەکە فڕیوە و ئەوان ئاگایان لێ نییە. ناوچەی ڕۆژاوای ڕووباری فرات ئەو ناوچەیە کە دەکەوێتە نێوان کانتۆنەکانی عەفرین و کۆبانێ و باپانایی 90 کیلۆمەتر دەبێت لەسەر سنووری تورکیا و زۆربەی ئەو ناوچەیە لە ساڵی 2013ەوە لە کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە و لە ئێستاشدا بە تەنها دەواازەی داعشدا دەنرێت بەڕووی دەرەوەدا و تورکیاش بەنیازە ڕەزامەندی ئەمریکا و ڕۆژاوام سۆگەر کات بۆ ئەوەی هەرێمێکی دژەفڕین لەو ناوچەیەدا دروست بکە و ئەو بەشە لە هێزەکانی ئۆپۆسیۆنی سووریا لەو ناوچەیە جێگیر بکات کە لە تورکیاوە نزیکن. بەر لە ماوەیەک میدیا جیهانیەکان باسییان لە پلانێکی ئاوبەشی ئەمریکا و یەپەگە کرد بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچەیە بۆ ئەوەی داعش هیچ دەواازەیەکی بەڕووی دەرەوەدا نەمێنێت. ساڵح موسلیمی هاوسەرۆکی پێدەش پێشتر ڕایگەیاندبوو ئەمریکا لاری نییە لەوەی یەپەگە و ناوچەیە کۆنتڕۆڵ بکات. ئەوەی لەبارەی لێدوانەکەی داود ئۆغڵۆ و هێرشەکانی تورکیا بۆ سەر یەپەگە جێی سەرنجە. ئەوەیە تا ئێستا نە ئەمریکا و نە رووسیا و نەیەکێتی ئەوروپاش هیچ هەڵوێستێکیان نەبووە. ئەوە لە کاتێکدایە کە ئەمریکا و رووسیا ڕایان گەیاندووە پشتگیری لە یەپەگە دەکەن و بە کاریگەرترین هێزی دادەنێن لە شەڕی دژی داعشدا. بەشێکیش لە چاودێران بە دووری نازانن کە ئەنجامدانی ئەو هێرشانە لە ئێستادا پلانێکی ئاکەپە بێت بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکەی چەند ڕۆژی داهاتوودا دەنگی دەنگدەرە ناسیۆنالیستە تورکەکان بۆ خۆیان مسۆگەر بکەن.